سڵاتان لەوێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. سەپاندنی حکمی 15 ساڵ زیندانی تەعزیری بەسەر هاوڵاتیەکی خەڵکی شاری سنا، بەیاننامەی پشتیوانی گروپی شاخەوانی چلچەمەی سنا بە مەبەستی پشتیوانی لە ناڕەزایەتیەکانی خەڵک، بەردەوامی هێرشی چەکدارانی حکوومەتی سووریا بۆ سەر ناوچە جیاوازەکانی کۆبانێ، مەترسی گیانبەخکردنی زیاتر لە 30,000 هاوڵاتی لە ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوودا و لە سێدارەدانی 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. سەپاندنی حکمی 15 ساڵ زیندانی تەعزیری بەسەر هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە. بەپێی راپۆرتەکان، هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە کە لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباردا بریندار ببوو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی 15 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنرا. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، ئەو هاوڵاتیە بە ناوی پوریا ساعیدی هاوکات لەگەڵ براکەی بە ناوی ئومید ساعیدی کاتی بەشداریان لە ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی لە شاری تاران لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە دەکرێنە ئامانج و بەهۆیەوە براکەی گیانی بەخت دەکات. جێگای ئاماژەیە ناوبراو کە بە برینداری لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر دەکرێت، ڕەوانەیە گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان دەکرێت و بە بنەماڵەکەی ڕادەگەێنن کە ئەگەر دەیانەوێت تەرمی ڕۆڵەکەیان وەرگرنەوە پێویستە 700 ملیۆن تومەن بە دەوڵەت پەرداخت بکەن. بەیاننامەی پشتیوانی گروپی شاخەوانی چلچەمەی سنا بە مەبەستی پشتیوانی لە ناڕەزایەتیەکانی خەڵک. ڕۆژی ڕابردوو گروپی شاخەوانی چلچەمەی شاری سنا بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک پشتیوانی خۆی لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەڵکی ئێران و کوردستان دژ بە کۆماری ئیسلامی دەربڕی. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە ناڕەزایەتیەکانی خەڵک لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەنجامی چەندە گوشاری سیاسی، ئابووری و جیاکاری ڕەگەزیە و نەک تەنیا ناڕەزایەتیەکی ئاشتی خوازانەیە، بەڵکو دەربڕینی ناڕەزایەتی لەلایەن خەڵکەوە مافێکی ڕەوایە و پێویستە ڕژیم بە مەبەستی کۆتایی هێنان بە ناڕەزایەتیەکانی هێرشی دڕندانە نەکاتە سەریان. لە درێژە بەیاننامەکەدا بە توندی ئێدانەی سەرکوتی ناڕازیان کراوە و خوازیاری ئازادی دەست بەسەرکراوان بوون. بەردەوامی هێرشی چەکدارانی حکوومەتی سووریا بۆ سەر ناوچە جیاوازەکانی کۆبانێ. بەپێی دوایین زانیاریەکان، چەکدارانی سەر بە حکوومەتی سووریا بەردەوامن لە بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنی لە ناوچە جیاوازەکانی کانتونی کۆبانێ. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون، چەکدارانی حکوومەت بەدەیان کەرەستەی سەربازی هێرشیان کردووەتە سەر چەندین گوند و ناوچەی سەر بە کانتونی کۆبانی و بەهۆیەوە لانی کەم 10 هاوڵاتی گیانیان بەخ کردووە یان بە سەختی بریندار بوون. جێگای ئاماژەیە هێرشی گروپە جیهادیەکان بۆ سەر ئەو ناوچەیە لەلایەن هێزەکانی ڕۆژئاوای کوردستانەوە بە توندی بەرپرس دراوەتەوە، بەدەیان چەکدار کوژراون و ناچار بە پاکشەکراون. بەڕێوەچوونی ڕێپێوانێک لە شاری سلێمانی بە مەبەستی پشتیوانی لە بەرخۆدانی ڕۆژئاوا. بەپێی ئەو وێنانێ بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون، خەڵکی شاری سلێمانی و ناوچەکانی دیکەی باشووری کوردستان بە بەڕێوەبردننی ڕێپێوانێک پشتیوانی خۆیان لە بەرخۆدانی ڕۆژئاوای کوردستان دەربڕی. بەپێی دوایین هەواڵەکان، هاوکات لەگەڵ ساڵیادی ئازادکرانی شاری کۆبانێ لەلایەن ئازادی خوازانەوە با بەرپایی ڕێپێوانێک و بەشداری بەرینی خەڵکی شاری سلێمانی و ناوچە جیاوازەکانی باشووری کوردستان سەرەڕای وتنەوەی دروشم دژ بە پشتیوانیەکانی ڕژیمی تورکیا لە گروپە جیهادیەکان خوازیاری سزادان لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە بوون. هەروەها لە درێژەی ڕێپێوانەکەدا جەخ لەسەر ئەوە کراوەتەوە کە پێویستە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە هێرشەکان هەڵوێستیان هەبێت و ڕێگری لە بەردەوامی هێرشەکان بکەن. دەست بەسەرکرانی زیاتر لە 300 هاوڵاتی لە پارێزگای سمنان. لە ڕۆژانی ڕابردوودا لانی کەم 300 هاوڵاتی خەڵکی پارێزگای سمنان لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا شوێنی ڕاگرتنیان نادیارە. بەپێی ئامارە فەرمیەکان، ئەو 300 شارومەندە
لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری ئەمساڵدا دەست بەسەر کراون، بەڵام بەهۆی داخستنی هێڵی ئینترنێتی نێودەوڵەتی لەلایەن ڕژیمەوە ئەگەری هەیە ئامارە ڕاستیەکان زۆرتر بن. جێگای ئاماژەیە زۆربەی دەست بەسەرکراوان ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون و لە دۆخێکی زۆر خراپی تەندروستیدا ڕاگیراون. مەترسی گیانبەخکردنی زیاتر لە 30,000 هاوڵاتی لە ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوودا. بەپێی راپۆرتی گەیشتوو مایساتۆ پەیامنێری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ئێران هۆشداری داوە کە ئەگەری هەیە ژمارەی گیانبەخکردووانی مانگی بەفرانبار دەیان 1000 کەس بێت. ناوبراو هەروەها ئاماژەی بەوە کردووە کە بەهۆی بەردەوامی داخستنی هێڵی ئینترنێت لەلایەن ڕژیمەوە متمانە بە ئامارە فەرمیە ناوەندەکانی پەیوەندیدارەکانی حکوومەت ناکرێت و پێویستە لێکۆڵینەوەیەکی سەربەخۆ سەبارەت بە ئەم کارە ساتە ئەنجام بدرێت. هاوکات لە درێژەی وتەکانیدا جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە کۆماری ئیسلامی بە مەبەستی شاردنەوەی جەنایەتەکانی هێڵی ئینترنێتی داخستووە و بەپێی راپۆرتی کۆمەڵێکی زۆر لە پزیشکان، خوێندکاران و چالاکانی مافی مرۆڤ ئەگەری هەیە ژمارەی گیانبەخکردووان زیاتر لە 30,000 کەس بێت. بانگهێشتی کەوکەب بۆ داغی پوگا بۆ ناوەندی ئەمنیەکانی ڕژیم. ڕۆژی دووشەممە 6 ڕێبەندانی 1404 هەتاوی کەوکەب بۆ داغی پگا معلمی دانیشتووی شاری ئیزا لەلایەن ئیدارەی ئیطلاعاتی ڕژیمەوە بانگهێش کراوە. بەپێی دوایین زانیاریەکان هێزە ئەمنیەکانی ڕژیم سەرەڕای بانگهێشتی ئەو چالاکوانە هێرشیان کردووەتە سەر ماڵەکەی و دەستیان بەسەر کۆمەڵێک لە کەلوپەلەکانی داگرتووە. جێگای ئاماژەیە ناوبراو پێشووتر چەندین جار لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر بانگهێشت و تەنانەت بۆ ماوەیەکی زۆر لە مافی گەڕانەوەی بۆ سەرکارەکەی بێبەشکرابوو. دوا هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 9 بەندکراو بە ناوەکانی جەواد شەعبانی، ئیحسان کەمەرەیی، محەممەد قوراچە، سەعید قاسمی، ئەشکان خودایاری، ڕەحمان نەوبەخت، سامان سەلەک، محەممەد نوحانی و عەلی مورادی بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی نەوشار، نیشابور، زەنجان، ساوا، گورگان و درود ئیعدام کراون. هاوکات دوو زیندانی دیکە بە ناوەکانی ئەمیر حسین فغانی و داریوش میهرانی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی کاشان و کرمان لە سێدارە دراون. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژین.